مامۆستا محمود برۆ سەرۆکی خۆجەهەیە ئەنەکەسێ لە وڵاتی نەروێجێ مامۆستا محمود پرسامە ئەو بوو بەساوێ هەفدینێت کرد هەفدیتنا وێشاندا ئەمریکیە پلە بلند لەگەل نیچیروان بارزانی سەرۆکی هەرێما کوردستانی و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتاوێ چ گرنگیا وێ هەفدیتنێ وێ جivînê لەسەر ئاستێ دەڤەرێ هەروەها بە تایبەت لەسەر دانوستاندنên کوردی ڕۆژاوای کوردستانی وێ چ باندۆرە خۆ هەبە بله سلاو و ریز کاک علی جبوتا و تماشاوان و گهداری تایی قدرگرا براستی زیارت آوانا بخوا که گرینگه جبرکوشان ده که براستی پل بلنده و جهه که هاتنه دجی تکز ده بیش خلق و عالم و جهان تغییر که پیگه وی جهی پیگه که بلنده دروجهلاتان آبینده او جی باشوری کردستانی به حکمت و سیاست سروک سردم کاک مسعود برزانی و هر وها سروکاتیا حریمی و انجمنا وزیران و حکومتی بگشتی یعنی رولا کرداد باشور در طیبتی او دده خویا کرن کو او حریم گل گرینگا و بی ویناجی گنگشین چارسری یکیشا ام بیجن حتانی سوری بگشتی و حتانی حریم کردی جیل کردستان روجاوا چارەسەری ئەوەینا گەل لە گرنگە کودناو گەنگەشە و ماسەی وان دەبێ ئەو ژیوێ دێدیارکردن گرنگیاوە دیپلۆماتکاریاوە کۆستاییاوە زانەبوونەوە ژیوێ هەمووی گرنگترژی پابندبوونەوە بە دۆزا گەلی کورد لە هەر چار پارچەی کوردستانێ وێنا دەدێ دیارکردن بەێ مامۆستا محمود داوین جivîna balyozê Amerîkî re bi desteya Serokatiya Encumena Niştimaniya Kurdî de li Qamişlo enekesê daxwaziya gerantiyê kirbû li aliyê Amerîkî ku pêdî êdî bin pêkirinan derbarê Encumena Niştimaniya Kurdî li Sûriyê simbolên Kurdî hew bike ta ku wekû merc danostandin dest pê kirin lê heta niha danostandinan dest pê nekiriye divêkê çawa dixwînê براستی مسئله دانوستاندنا دست پی نکریه هم دخوازن یک هلوستا سیاسی زلال بدر و پیوستا کو انجمنا نشتمانی کردی بریبراتی خواه لسر وینا بجدی راوسته جا امریکی عربیجن بزلالی حتی وی دقیقه اون نجدینا جبوه هلوستا یک ریزیا مالا کرد اگر جدی بانا دکارن گلک آلاف واتری دیهن پیک بینن و به مسئله بداوی بینن لی حتا دیگه وی نجدی ندبی کو جوار بیشن او یک دو مسئله آلیه دنجی که ای دیالوگی آلیه دنجی دیالوگی هر دمکی هر وقت کی داد دی هلوستک سیاسی جوان درکت او قاسکار و خباتا کو بهیفا و حتا سالاجی یانجی که هانا انا بی ریکفتنا شبهتی ریکفتنا کو دواری سیاسی و دراده چه کرن و ایجی درخینن بی کو ورن محاسبه کرن قالك جارا دبيجن جنرال مظلوم عبدي بنافكن مظلوم عبدي او بخوف رولا خورا نابيج بركو نكسكي برياراوي نسر بخويا برياراوي بزلالي نسر بخويا ونكاري دروي وي چارچويا کوجر هاتي دست نشان کرن دركوي بر افجي زلال بيج ملت مرا و سروكي شان داواجي كي تميجي کو تي ديالوگي تي گنگشي بكيج بو خاطر ريكفتني اواكي دري دجيش خورا حاضري كي وي چاوا وي ديالوگي بروخيني لو ماجي اف درباس كرنا وقت ما قالك درباس بين ما تماما بروباغندك مزنج في ديالوجي تشيكر وام دي برينسيپ تدبينن کو بديل و الترناتيف هر وجير تونه بيج برگو پشتي هر شر و طالاني و جنگا وانا ديالوگ تي ام وينا باش تدگن لد سياست ده جار مرو مساومه دكي پچك مساومهش بو پیکانینا برجوندا گشتي ام دبينن روج بروج ما برجوندا گشتي بن پیکر جبو پیکانینا پچك ج ارمان جخوا او جي ديالوگك لگل طرفكي کو نهبون عمل مكرتيني ونملتي ملسر عرضاوي ديرو كيلخو مكرتيني ونت بردكارو خباطي دكي برو واجيوي دجي هبونا ملتو نتوي كارو خباطا خودكي وتورن طوباوي تيني ميداني و براستي جيكي نو وقتي وايا وقتي يكريزيا مالا كرده لسر بنگهك راستقينا کو ملت و خاک و نشتیمان ده چارچویا گنگشه مدبه اگر در ویوه به واتا ام بخوینا شهید خود کنن به هزاران خوینا شهیدا چویا نده برکو امورن
دایکێک دەموقرات ئاواکن ji بۆ پاراستن و ڕێزگارکردنا ملەتی و ئازادیە ملەتێکی لەسەر خاکاویە ئەگەر خەلک بڤێنادا دەخەونادا شخوارە دکنە خەونێن نەپێکهاتی ئێمە ئەمێ ببین گۆ پێشەرۆژێک وەرێ گۆ ببێ خەونێن پێکهاتی لەسەر عەردێ لەو ماژی پێویستە ئەنجومەنا نیشتمانی ئامە دوا خاڵادە هشیار بێ و خاڵێن سەرەکی زیندانیە خۆشبیر نەکێ ڕەڤاندیە خۆشبیر نەکێ ئێوەکە مامۆستا بەهزار دۆرسن ژبیر نەکێ ئێوەکە نەسرەدین برهێک ژبیر نەکێ ئێوەکە مشعلتەمۆ ژبیر نەکێ ئێوەکە جوان قەتما ژبیر نەکێ ماڵا نەسان ژبیر نەکێ ئەمیر حامد ژبیر نەکێ ئەبوو فواد ژبیر نەکێ خەلکە ئەوانان نەشبە ئاوات شەما و ئاوا پیوازە خەلکی واخن خوتی واخنە دیێ واخنە ژنێ واخنە کەزە شەوە بەرە ئەم هەیەکی دەمیرێ خوا هەنێک بکن بەرامبەری و ئەغانا پێدەنگی بەرامبەری وان نەمێ خودی بوون لەوا دەرکەوێت ئەگەر لەوا خودی دەرنەکەون ئەف دیالۆگ بۆ دبێژێژی دیالۆگ باڵایە وەکە تلتاهۆ لێ بخیر بەر پیلانەکە پێوەری ماڵا خۆڕازێ ولبات شتێست باشە مامۆستا محمود ژ بەر چ پێدێ ناخوازی ئەف دانوستاندن کوردی هەر نەسەری یاریەکی هەردەم ئەنە کەسێ تۆمەتبارگێ بێ ڕێگریە لە پێش سەرکەوتنا ڤان دانوستاندنان پەیەدێ ناخوازێ ئەف دیالۆگ هەرێژ بەرگۆ پەیەدێ گرێدای پەکەکەیە پەکەکێ حتا ئیرۆ دژمناتیە کورد و کوردستانێ دەکێ چاوێ کووردا لە باشووری کوردستانی ببووە ئێریشی وی چاویت کێت خوازی وی چاویژی بتەقێنێ باشووری کوردستانی ژمەرە بووەوەکە مۆتکەکێ کۆم هەموو خولێ بدنە هەردوو ئەم نەفەسا خۆتێدا بکشێنن پارێکنانی ڕحەت وەربخۆن حتا ڕەو شامەتێک وهرتن دخوازێ وێ هێلینێژی وێ مۆتکێژی بڕخوێنێ لەو ماژی ئەو مادام وێت خوازێ ناخوازێت کوردستانە ڕۆژ ئاواژی تشتێک چێ بێت تەنها دخوازێ پرۆگراما سیاسی ئاوێ پارتیێ و بڕاستی دووری دام و نەریتی کوردەواریەیە ناوێکی مەزن بەریقۆن بەخۆ بەکریە پارتیا کارکەری کوردستانێک و بەڕاستی و لەسەر عەردێ دژی کوردستانێک کار دەکێ هشکەرە بدەنگ و ڕەنگ دەبێژن ئەف نەتەوانبارینە ئەم دەخنە سوکراوادە ئەو بدەنگ و ڕەنگێ خۆ دەبێژن لێ دیارە خەلکێمە حتا بەشێکی ڕێبەرەتیە مە بەخۆشی کێ گەڕن دگوهێ بنێ ئاشادە ژیانە خۆ بەردەوام دەکەن و vê ڕاستیە نابێژن ئەو ناخوازن نەش بۆ کوردیتیە کار دەکەن ئەگەش بۆ کوردیتیە بێ وێ بکەن وێ نەهێلن ملەتێ وای کورد بەشێ مایژیش کوردستانە ڕۆژاوا بتەرقێ و پسینۆرە بکەوێ یانزی بەشێ مایژی نێزا بمرێ بێ غاز و بێ ئاو و بێ نان و بێ جل و بێ دەرمان و بێ کەهرەبا ئەڤایک و کار و خزمەتێش بۆ کوردیتیە بکەن حتانی ژواوەرێ وێ نەهێلێک و ملەتێوا بگهێ vê ڕەوشێ مادام ملەت vê ڕەوشێدا کێفەراتە مرنێ دکێ واتە باش ئەڤژی سیگنالێک و دەلیلەتێکی سەدە و ناخوازن ئازادیا کورد وەرێ هۆلێ لەو ماژی پێک نایە لەو ماژی ئەف دیالۆگ بە ساڵاوێ وەرێکشاندن و داویە داویژی دڤێ وەک وابێ ڕۆژە تژوار بێ مەرحەبا وێشتەر بێژن ئەهلەن لێ دەوێ چەند گێتەژێکن بخۆر ببن دەوێ ئەم هشیار بن ژێرە من نەگوتی ئەم یەکی تێ ناکەن ئانا دناواوادا بەلکی بدەها خەلکێ پاقش هەبن فەقیر و هەژار هەبن دناوا شەروانێوادا حتا دناوا سیاسەتوان نەوادا لێ فەقیرە دەنگێوا مریە خەنقینە ناهێلن نەفەساوا دەرکەوێت یەکی گۆ نەفەسا خۆ دەرخێش بۆ یەکی تیا کوردیژی وێ پیلانێکی ژێر دەینن تر نەبکەن یعنی ئەڤن سەدەمێک و ڕاستی مرۆ بێژێ باشە مامۆستا محمود وەکو سیاسەتمەدارێکی کوردی ڕۆژاوای کوردستانê ئاسۆیên danûstandinên کوردی چاوا بینێ گەلۆ بڤی شێوازی بڤی بەرنامەیە کووانە دانیە د بەرنامەجێ دژبەری هەفتوو یعنی ئیرۆ ڕۆژ ئەم بەر مافێ ملەتی کوردە کار دەکەن بەرە کەس نەبێ وەڵا اون تەنێ بگۆتنە بەرنامەجێ مە هەیە ئەم لەسەر دەمەشن ئەواناژی دژی وی بەرنامەجی لە عەردێک کار دەکەن واتە ئەگەر ئەم یەکرێزیەکی ئانا لەسەر وی بنگی چێژی بکەن ئەم بڕاستی مساومێ لەسەر مافێ ملەتی خۆتکەن لەسەر مافێ نەتەوا خۆتکەن لەسەر مافێ شەهیدی خۆتکەن گرتیە خۆتکەن ڕەڤاندیە خۆتکەن وەنداییە خۆتکەن کۆمکوژیە کۆبوونە ئەم مساومێ لەسەر تماماتکەن و ئەم دەمیرێ خۆ دەمرێنن یاما ئەم دەبێژن دەبێ کۆ چروسکێک ڕۆناهیە دناواوادا هێڤیەکمە هەیە سیاسەتێ دەتمی ئەم هێڤیە قوت ناکەن بەلکی منەگەش بینن سەد هەڤاڵێ عەلی لێ ئەم هێڤیە قوت ناکەن کۆچراویسکێک دناواوادا دەرکەوێ دەمیرێ خۆ محاسەبە بکێ زندی بکێ و لڤێ تاڵانیێ و لڤا جانگۆریە خۆتی دەرکەوێ دەنگێ خۆ بلند بکێ بەرامبەری وی تاقمێ
و براستي هيا ونش كرديتي هيا ونش كردستاني هيا ونش خوينا شهيدة هيا بلكو زيادتر جوينا بازرگانية بفاقا سادكي وملتي خو فقير دكي وبرچي دكي وخيراتي في ولاتي في هريما ماك ودولتك وك سوري گشتي لسر جيان دكي كس نماد زاني ايدي بكودة دچن بلكو زيادتر هن بهم دلالت ديار دبن و دچنه شیاندن جی دولت داگیرکری کردستانی دا یه وک ایرانی بتیبتی و بغدای و شامی و حتانی ترکیه جی و بترول و وانات چیور و دریه خوشک خلق حمود بینه و برچاوی خلقی دیار بوا لو ما جی آسوی وینا بفیرنگینا لیوک مگو ام هیوی قطناکن هیوی آمدهن خلق نادهیا و کاربن بریز و رومت و کرد پرور کبن دنگی خوبلن بکن برانبری وی طاقم خواه گەلک سپاس محمود برۆ سەرۆکی خۆجەهیە ئەنجومەنە نیشتیمانیە کوردی لە سووریێ لە نەرویجێ گەلک سپاس گوت مهێوانی ڕێباز نیوز بوو.